بەیانیتان باش ئەمڕۆ دکتۆر سوارە علیم لەگەڵە کە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو دڵە باسی ئەو نیشانانەکەین کە تایبەتن بە گرژبوونی کۆڵۆن دواترش باسی هەندێ نیشانەکەین کە ئەمە نیشانەی ئاگادارکەرەوەی پێڵێن ئەبێ هەر کەس لە خۆیان هەستی پێکرد پرژێی نەخاو بە زووترین کات پشکنین بکە. دکتۆر بەخێر بەیبانیت باش پێمان بڵێ کۆڵۆن خۆی چییە چ بەشێکی ڕیخۆڵەیە و بۆچی ئەم نەخۆشیە تایبەت کراوە بەو شوێنە و دواتیش باسی نەخۆشیەکەکەین بگومان. بەڵێ بانی توێش باش زۆر سپاس. بەنسبەت کۆڵۆن ڕیخۆڵە گەورەیە بەشێکە لە هەرسوچکەر بە شێوەیەکی گشتی تایبەتمەندە بە کۆکردنەوەی جارێک ترگەڕانەوەی ئاو لە لەشتە وەروەها کۆکەرەوەی پیساییەکان لەم باشە بەرپرسیارە. ڕاستەکەی کۆڵۆن وەکو هەم بەشەکانی تر تووشی نەخۆشیە بێت نەخۆشیەکان بۆی هەیە کاتی بن پێکردنی هەوکردنی کاتیە بۆ منە بەهۆی ڤایرۆسێکە بەکتریایەکە چەند ڕۆژێکە و چاکە بێتەوە. جارشێ درێژخانە لەوانەیە هەوکردنی درێژخان بێ وەکو کرۆنس و ئەلسەرەتیڤ کۆلایتس جار هەیە نەخۆشیەکە مەترسیدارە کە شێرپەنجەی کۆڵۆنە کە دووەم شێرپەنجێ لە دوای شێرپەنجەی سیەکانەوە زۆر جار کە ئێمە گوێمان لێ بێ کەسەکە ئەڵێم جگەرە کێژ نیم کابراایکی وەرزشم نازانم چی بەڵام لە بیر یەکێکەوە دووەم شێرپەنجەی کۆڵۆنە لە جیهانە کەوا لە کەسێکی شڕوا دەلاوانێ هەر جگەرە کێشیش نەبوو بێت. سێهەم حاڵەت کە بەداخەوە کە زۆرجار لێمان تێکەچێ یان ناخۆش لی تێکەچێت کە ئەوێ گرژی قۆڵۆنە کە گرژی قۆڵۆن حاڵەتێکی بڵێن فەنکشنەڵەواتە گرفت لە ڕخۆڵەکە خۆی نییە بەڵام تێکچوونی فەرمانی کۆڵۆنەکەیە کە نەخۆشیەکی باوە زۆربەی کات بەبێ پرسی دکتۆر نەخۆشەکە خۆی تەشخیسەکە و گرفت بۆ دکتۆر و نەخۆشەکە دروستە بێت لە کۆتایی. بۆچی گرفت دروستە؟ ڕاستێکی ئێمە فەنکشنەڵ دزیزەکانیانە ئەو نەخۆشانەکە ئۆرگانیک نین کە گرفتەکە لە کۆڵۆنەکە خۆی نییە ئەخرێتە بۆتم لیستێن ئەخرێتە لیستێکی خوارەوە لیستەکە ئەبێت دڵنیابین کە هیچ نەخۆشیەکی تری لەگەڵان نییە. بنمونە کەسەکە تەمەنی 50 ساڵ بە نیشانەکان تیا دەرکەوت بێ بە دڵنیایی ئەبێت نازۆری کۆڵۆنی بۆ بکرێت دڵنیابە کە شێرپەنجە نییە. دومیان جار هەیە نەخۆشەکە بەهۆی نەخۆشی ترۆ دروستە بۆ منە بەهۆی نەخۆشی غۆدەی ساما دروستە بکە غۆدەی دەرەقی چالاکە یەکێک لە نیشانەکانی گرفتێکی وەکو قۆڵۆنی بە دروستە بێت. جار هەیە هۆکارەکەی تێکچوونی کالیسیۆمە جار هەیە هۆکاری تریش لە پشتەوەیەتی لەبەرەوە ئەبێ جار هەیە هاوکردنی ڕیخۆڵەیە جار هەیە گیرانی ڕیخۆڵێ بەو سەرەتا بەو نیشانە دەست پێکات. لەبەرەوەی کۆڵۆن وەکو بەشەکانی تر نیە توانای کشانی هەیە لەبەرەوەی گرفتە سەرەتاییەکان لەوانەیە بە شێوەی هەندێک نیشانەی گشتی بێن نەخۆشەکە لی تێک بچێت. لەبەرەوە گرنگە پێش ئەوەی خۆی دەستنیشان بکە سەردانی پزیشک بکات. بەڵێ باشە بەڵام ئەمە بینەرانی خۆشەویست ئاگادار کەم کە ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێمە بڵایڤ لەگەڵتانین واتە ئێوە توان لەوێ کۆمنتەکانتان بنووسن پرسیارەکانتانمان پێ بڵێن لە کۆمنتە و ئێمەش ڕاستە خۆ لەلایەن پزیشکی پسپۆڕ وەڵامتان بۆ وەرەگین لەسەر گرفتەکانی کۆڵۆنە بابەتەکەمان. دکتۆر پێم بڵێ گرفتی کۆڵۆن واتە ئەوەی کە لە کوردەواریا چەند ناوێکی لێنراوە کامیان زۆر باوترینە بۆ جۆرە نایبین گرژی کۆڵۆنی پێڵێن گرژی قۆڵۆن پێنجار هەر قۆڵۆن خۆی پێڵێن. باشە گرژی کۆڵۆن نیشانەکانی چین و لە چ تەمەنێکە زیاتر ڕوایە ئەشێ مناڵێک توش بێ ئەشێ بە تەمەنێک توش بێ خۆ تەنها لە گەنجان و لە تەمەنێکی دیاریکراوە ئەگەری هەیە. پێناسەکی ڕاستەکەی ئاخر پێناسەکە بۆی کراوە بۆ گرژی قۆڵۆن بریتە لە ئازاری سک لە ماوەی 3 مانگی پێشوو تووشی بێت بە شەرتێک لە هەفتەی جارێک یان زیاتر تووشێم ئازاری سکە بێت زائیدە نیشانەی تری لەگەڵا بێت تێکچوونی گرفتی مەسەلەی پیسایان ئەوتە کەسەکە قەبزە یانتە سکێچێت بۆی هێ نیشانەی تریشی لەگەڵا بێت ئاوسانی لەگەڵا بێت قۆڕەقۆڕی لەگەڵا بێت هێڵنجی لەگەڵا بێت ئەم نیشانەشی بۆ هەیە بەڵام گرنگترین شدەوەی ئەبێ ئازاری سکی لەگەڵا بێت و نیشانێکی تریش کە ئەبێ لەگەڵیا بێت تێکچوونی باری پیسایەکەیت یان وتم پیسایەکانی زۆر ڕق بێت یانەتە لینجی ئەبێت یان شلە بێت. ئەم تێکچوونە ئەم ناڕەحەتیەکە تووشە بێت 3 مانگ بخانێت و هۆکارێکی تری نەبێت پێ ئەوترێ گرژی قۆڵۆن یان تەهێژی قۆڵۆن. لە چ تەمەنێکە؟ بۆی هەیە لە هەموو تەمەنێکا ڕووبات لەبەرەوەی بەگوێری هۆکارەکان فەرقەکات بۆی هەیە لە تەمەنی گەنجان بێ پیر بێت
لە تازە پێگەیشتو بێت لە هەموو تەمەنێکا ڕۆ ئەدات لەبەرەوەی هۆکارێک نییە تایبەت بە چەند هۆکارێکن لە دروستبوونی گرژی قۆڵۆن مە پاژۆی کە نەخۆشەکانی ترمان بە دوور خست کە گەیشتنەوەیکەوە ئەمە کەسە گرژی قۆڵۆنی هەیە وی هەیە چەند هۆکارە بن یەکێک لە هۆکارەکان حاڵەت دەرونیە بۆ و تێکچوونی باری دەرونی بەتایبەتی لەو کەسانی کە قەلەقیان لەگەڵە دڵەڕاوکێن لە هەموو شتێکا دڵەڕاوکێن لە زمانیانە گرژی قۆڵۆنیان تووشە بێت یعنی بۆ منێکی لە چارەسەرەکان ئەم میتریپتالینەکە حەبێکی هێورکەرەوەیە ئەبینی لەو کەسانی ئیسفادێن هەیە بەڵام ئەمە ڕاستنیە بۆ هەموو کەسێکیان هۆکاری تر هێجار هێت تێکچوونی بەکتریا سوود بەخشەکانی ڕخۆڵەیە ینی کەسەکە ئێمە لە لەشمانە بەکتریای سوود بەخشمان هەیە لە کۆڵۆنە بۆ هێجار هەیە ئەمانە تێکەچن ئەبنەوەی هاوکردن جۆرە لە هاوکردن هەر جار هەیە حەبێکی هاوکردن تایبەتە بە قۆڵۆن ئەیەتی چاکە بێتەوە جارش هێنا کە لە هەمووشی گرنگترا کە تێک حساسێتە بە خواردن کەسەکە جۆرێک لە جۆرەکان حساستێ بە خواردن حساستەکەی ڕێژێکی زۆر نییە بگاتەوەی کە لە خوێنە لە پشکینەکان دەرکەوێت بۆ کەمیش نییە کا بن بەڕێ لەبەرەوە جۆرە لە بێ خۆی بناسی ئەو کەسەکەواتەوانە کە بە پشکرین دەرنەکەوێت و کە شتێکی ئەتوانین لە چارەسەرەکان باسیکەن کە بابەتێک لەوانەیە حەوت جۆرە خواردن یان زیاتر بگرێتەوە خۆی کەسەکە تاقی ئەکاتەوە یەک بە یەک هەتا ئەگاتە ئەوەی کە حساسیتی بەکەم خواردنە هەیە باشە ئێنەوە سەر بابەتەکە بەڵام داکێک پرسیاری کردووە لە کۆڵۆن لە ڕێشی دایکەوە ئەگوازێتەوە بۆ مناڵ گرژی قۆڵۆن وەکو باسمان کرد ئۆرگانیک نییە گرفت نییە لە هەوکردن و تێکچوونی ئەوە پێکاتەی کۆڵۆنەکە بەڵکو فەنکشنەل تەنها فەرمانەکەی تێکەچی لەبەر ئەوە ناگوازرێتەوە بۆ کۆرپە تەنها نیشانەیە لە دایکە ئەگەر پاژەوەی نەخۆشەکە چۆلای دکتۆرەکە دڵنیای کردەوە کە گرژی قۆڵۆنی هەیە 10 ساڵ 15 ساڵش بمێنێتەوە مەترسیدار نییە ناگۆڕێت بە نەخۆشیەکی ترخوا نەخواستە بۆ شێر پەنجە بیان نەخۆشیێکی تر ئەبێم خاڵە لەبەر چاوی نەخۆشە بێت لەبەرەوەی زۆر جار هەیە نەخۆشەکە ئاڵێ فترێکی زۆر هەمە ئەمێت تاکید کە مەزان خراپ بوو یان خراپ نەبوو بەڵێ پرسیارێکتر هاتووە بێگومانەوە دواتر وەڵامێنەوە بەڵام بە هەراگەدار بێت کە پرسیارەکەمان لەبێت نەکردو باسی ئەو خواردانەکە کە بۆ هەوکردنی کۆڵۆن زەرورن بەڵام پرسیاری دوای ئەو کە بە گرنگتری زانام لە ئێستا وەڵامی بینەوە باسیەوەکە کە ئایا گرژی کۆڵۆن تەنگە نەفەسی لەگەڵە خودی خۆی لەگەڵیانە بەڵام زۆر جار هەیە کەسەکە حاڵەتی دەرونی لەگەڵا وەکو خۆمان نەزانانی هایپەرڤنتیلیشن سندرۆممان هەیە کەسەکە هەست بە تەنگە نەفەسی ناڕەحەتی ئەکا لە زم نیشانەی گرژی قۆڵۆن هەیە لەبەرەوەی بۆی هەیە کەسە گرژی قۆڵۆن هەبێ نەخۆشی دەرونیشی هەبێ بەیەکەوە لە زۆر جار ئەم بەتابەتی لە ناو بەداخل ناو عەرەبەکان ئەوە هەیە کە ئەڵێ من تەنگە نەفەسم پیاوە تۆ گرژی قۆڵۆنە نا زیاتر نەخۆشەکە هەست بە ئاوسانی سک ئازاری سکەکە باش پرسیارێکتر لە من هەمیشە ئازاری سکم هەیە بم پرسیارانە زۆر باوە بەڕاستی لە هەموو تەمەنێکی شاکرێ و لە هەموو شوێنێکی شارڕەنگەوە بۆ دکتۆر ڕوبەڕوێم پرسیارە بینەوە بەڵام کاڵێ هەمیشە ئازاری سکم هەیە بەڕای بەڕێزت پێویست ناکا پشکنین بکە یاخود لەوەش گرنگتر کە یەکێک ئازاری سکی هەبوو چ پسپۆڕیەک ببینێت کە ڕەنگە ئێمە کێشەیەکی گەورەمان لەسەر ئەوە هەبێت کە کاتێک یەکێک نەخۆشیە چێبێ ناساخیە چێبێ گرفتێک چێبێ نازانم بچێتێت لای چ پسپۆڕیەک دواتە پرسیارەکە گەر بەم جۆرە وەڵام بینەوە ئەوەی کە سگێشەی بۆیێت و سگێشەی ناو بەناوی هەیە یا سگێشەیەکی ناڕەحەتیەکات ئەمە چ پسپۆڕیەک ببینێت بە دڵنیایە بێ نەخۆشیەکە بڵێن پسپۆری نەخۆشی هەناوی یان پسپۆری نەخۆشی هەر سوجگەر ببینێت ئەم دوانە بەرپرسن لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەم کەسانە ئازاری سک بڵێن نەخۆشیەکی بڵێن گرفتێکی باوە نیشانێکە لە زۆربەی کاتە لە نەخۆشخانەکان لە بنکاتە دروستەکان ڕوبەڕووی ئەبینەوە بە دڵنیایی گرفتێکە لە گرفتەکانی هەر سوجگەر یەکێک لە ئەندام یان کو ئەندامەکانی هەر سوجگەری گرفتی هەیە بێ چارەسەری بکات گرژی قۆڵۆن یەکێکە لەمانێکەوە بەردەوام یەکێک لە نیشانەکانی بریتە لە ئازاری سک لەبەرەوە گرنگە کەسەکە بگاتە سەردانی پزیشکەکە بکە پاشەوەی کە دڵنیا بۆ نەخۆشەکەی چییە بە دڵنیاوە چێتە خاڵی دوم ئەوەیە چارەسەری نەخۆشەکە بکە زۆر باشە پرسیارێکترەوەی ئەڵێ هەموو کات کەنانە خۆم سکم ڕاقەبێ ئەمە نیشانەیە بۆ بوونی کۆڵۆن یاخود گرفتێکی ترە لەگەدایە گرژی قۆڵۆن یەکێک لەو گرفتانەی ئەوەیە کە لە دوای ناخواردن هەست بە ئاوسانەکە قۆڕەکە ناڕەحەتێکی تایە جار هەیە قڕقێنەی لەگەڵە ئەمە یەکێکە لە گرفتەکان بەڵام ئەبێت دڵنیا بێتەوە سگ وەکو باسمان کرد چەند لە ڕووی زانستیەوە لە ڕووی توێکاریەوە کرێتە نۆ شوێنەوە نیە بەشی سەرەوەی لاوانەیە بەشی پەیوەندی بێت بە
مەعیدەوە بێت پەیوەندی بە زراوە بێت پەیوەندی بە سپڵەوە بێت پەیوەندی بە ڕخۆڵە باریکە بە ڕخۆڵ ئەستۆرۆ بێت چیرەکان لەبەرەوە گرنگە شوێنێکەکرێتەوە ئەمە ئەم دەستنیشانکردنەوە باسە پزیشکێکی پسپۆر ببینێت بۆی شوێنی ئازارەکەی بۆ یەکلا بکاتەوە لەبەرە کەسەکە زۆر جار هەیە بەداخەوە ینی لەوانێ بە مانگ بە ساڵ چارەسەری و گرژی قۆڵۆنی کەچی پشکنینی بۆ ئەەکەی بەتابەتی پشکنینی سەری بۆ ئەەکە بینی گرفتەکەی لە ئاستی مەعیدەتی ئیتر لە چەند خاڵێکا دەرناچ یان لاهوکردنە یان برینە یان حساسێتە ئیتر یەکی لە چارەسەرەکانی بۆ ئەەکەی تو باشە بێت پرسیارێک بەڕاستی بەلای منیشەوە زۆر گرنگە ئەڵێ سەرما کاریگەری هەیە لەسەر گرژی کۆڵۆن سەرما زۆر جار ئەم گرفتە پرسیارێکی عامە ئایا سەرمابوون ئەبێتە هۆکاری نەخۆشی ڕاستەکەی بۆ سەرمابوون بۆ ئازاری سک بۆ ئازاری سنگ ئەمە سەرەتای توشبوون بە پەتای ڤایرۆسی لەبەرەوەی لە سەرمابوون چالاکبوونی ڤایرۆسەکان زیاترە بن ئەوە لەبەرەوە بینی ئازاری سکەکەی زیابێت تووشی هاوکردنێکی ڕخۆڵەی ڤایرۆسیە بێت ئەمە لەلایەک لەلایەکترەوە باسی ئەوهاکەنێ چێگەڵەیە لەبەر فێنکەرەوەیەکان وستوم لە کەشێکی ساردان وستوم بە تانیم پێوەنە بۆ پێچی سکم بۆ هاتووە میکانیزمەکە هەر هەماشدا هاوکردنی ڕخۆڵەیە بەهۆی ڤایرۆسەوە ئێتیان ئۆتە لە کاتە پەتایەکی هاوکردنی ڕێڕێوسیەکانیان لە کاتە سوکچون و ڕشانەوە باشە ئەڵێ حالیان پرسیارشترەوە عیلاج بەکارێنم پشکنم کردووە بەکتریایی گەدە و ڕیخۆڵەی هەبووە ئەڵێ بەکتریای گەدە و ڕیخۆڵە بەکتریای ئەچپایلۆری مەبەستی وێکمان پەیوەندی بە کۆڵۆنەوە هەیە یاخود گژی کۆڵۆن بەشێکی گشتی ئەچپایلۆری یان هەوکردنی بەکتریای ئەچپایلۆری بۆی هەیە ئەوەی کە باوە کە خەڵک پێی ناسی بریتێ لە ئازاری گەدە لە ئازاری بەشی سەرۆی سک بە ناخواردن یان بەبێ ناخواردن بەڵام بۆشی هەیە بە شێوەی سکچۆن بێ بەڵام بە شێوەیەکی کەمیش بۆی هەیە بە شێوەی نیشانەکانی قۆڵۆن بێت لەبەرەوە گرنگە ئەگەر بێت و کەسەکە هیچ هۆکارێکی نەبتوانی چارەسەری ئەوە بکەیت و متابعیکە ئایا ئازارەکەی ئەڕوادیانە ئەم بێگومان ئێمەمانە سوودێکی زۆر بە بینەرەکان گەێن بۆ پرسیارەکانی خۆمەساندەوە هەموو پرسیاری ئەوان وەڵامەیەمەوە لە کۆمنتاکە نووسیوانە ئەلە من هەموو پشکنی یەکم کردووە بگومان بە قسەی خۆی ڕەنگە هەموو پشکنینێک نەبێ بەڵام ئەوەندەی کە بە باشی زانی و ئەوەندەی پزیشک بۆ نووسیۆڵە زۆربەی پشکنەکانم کردووە ئازارێک لە بەشی چەپ لەژە پەراسومایە هەموو کات لە دوای ناخواردن ئەڵە چی بکەم ئازاری ناوسک بۆی هەموو شوێنێک لە گرژی قۆڵەنا ڕووبات بە تایبەت ئەم باشیان زیاتر ئەستی پێەکە کەوە لە ڕووزانستی پێترە هیپاتی فلکچەر ئەم باشەی کە سپلێنیک فلکچەر ئەم باشێک کە ئەکەوێتە لای چەپەوە زیاتر لەو شوێنە هەست بە ئاوسان و ناڕەحەتی ئەکات ئەمە لە زمانی گرژی قۆڵۆنە بەڵام گرژی قۆڵۆن پشکنینی چی هەن بۆ منە شەر نێوکو جەناب باسکرە پشکنێکی خۆیەکە هەم پشکنێک بێ ئێمە هایدرۆجن برێف تێستمان هەیە یوریا برێس تێستمان هەیە کە یان فود ئەلێرجیمان هەیە حساسەتی خواردنەکانمان هەیە ئایا بە چ پێکاتێکی خواردن حساسەتی هەیە لە زمانی تەشخیصکردنی گرژی قۆڵۆن ئەمە چێک بێوە بیکە لەکوێوە پشکنی ناکەوێتە پزیشکی بەڕاستی پزیشکی پسپۆر دوایەوە بۆی جەرجار هەیە پزیشکی پسپۆری هەناویەکەیان هەر سوزگەر ناتوانێت بە تەنیا تەشخیصی بکە ئەنێرێت بۆ پزیشکی تایبەت بە خۆراک بۆ مەسلەی حساسە لەبەرەوە ئێمە حەوت گروپمان هەیە بۆ هەیە کەسەکە یەکێک لەم گروپانە حساس تێبێ مەسلەی پێکاتی شیر و شیرەمەنیەکان لەوانەیە لاکتۆز ئینتۆلەرانس بێ کەسەکە شیر ناخوا بەڵام ماست و پەنیر و دۆ ئەخوات تۆ ئەم حساستە بە ترایل ئەیەتێ بە 6 هەفتە مانگۆنیەک وازی لێ نەبێت نیشانەکانی نامنێ کەسی تجار هەیە بۆ منە گلوتینە کە خۆتە دەزانی لە گەنم و جۆ و لە شۆفانە هەیە ئەم کەسە بینی 6 هەفتە پێکاتەکانی گەنم و جێی لێ مەمنوعەکەی چاکە بێتەوە یانجار هەیە هەر گروپێکەن تایبەتن پیانەوە فۆدماپ ئەم خواردنەی کەوا ئۆلیگۆ مۆنۆ دایسەکەرایەتن ینی کاربۆهیدرێتی یەکی دوانین بە شێوەی سروشتی غازا دروستەکەن سەوزەوات یەکێکە لە پێکاتەکان جار هەیە کەسەکە بە کۆمەڵێک لە سەوزەواتەکان حساسەیە ئەمانە مەمنوعەکە باشە بێت یان پێکاتی بینس یان پێکاتی پاقلەمەنیەکان نیسکنۆک و فاسۆلیا کە بە شێوەی سروشتی غازا دروستەکەن بەڵام لەوانە زیاتر غازا دروستەکەن لەبەرەوەی جۆری لە جۆرەکان حساسیان هەیە یان ئەبینی جار هەیە پێکاتی میوەیە بە هەنجیر هەیەی بە سێو هەیەی بە مۆسەتی ئەمە بێت تاقیکاتەوە جار هەیە پێکاتی کە
کە سیر و پیازە ڕێک بابەتێکی سەر بەخۆن کەسەکە لە خواردنەکان سیر و پیاز دەڕەکە باشە بجار هێ پێکاتی چاوریە لە چاوریە تێرەکان حساسی هەیە بێ بۆی بکەیە چاوریە و بنیکەیتە زەیتی زەیتون ئیشەکەی باشە بێ لەبەرەوە مەسەلەی حساسیت بە خواردن زۆر لە پشکینەکان دەرناکەوە ئیخیتە بابەتی ئەوەی خۆی نەخۆشەکە تاقیەکاتەوە 6 هەفتە بۆی داانێ واتە بێ بەشێکیش بجێڕینەوە بۆ چارەخوازەکە خۆی کۆڵی لەشی خۆی بناسێت ئەزمون بکە بزانێت لە چ خواردنێکە لە چ ژەمێکە لە چ بارودۆخێکا زۆر ئەو حاڵەتی توژەوێ بۆی کە وردە خۆشی بتوانێت هاوکاری خۆی بکات لە چارەسەرە بابینە سەر کۆتا بەشی بابەتەکە کە چارەسەری کۆڵۆنە لەوە دەست پێ یەکەم چەند پرسیارەگات تۆڵێ ئایا چارەسەری بنەبڕی کۆڵۆن هەیە ئەمە یەک و دووهم کۆڵۆن چەند ساڵ ئەخایانێت بۆ چارەسەری بنسبە چارەسەری گشتی هەیە ڕێنمای گشتی هەیە ڕاستەکەی ڕێنمای گشتەکە ئەوێ بۆ منە کەسەکە ئەبێ ڕۆژانە 20 دقیقە ساعت وەرزش بکە دوهەمیان لە خواردنەکان بەتابێت ساعتی دوای ناخواانە ڕێژێکی باش ئاو لەگەڵ خواردنەکانە بخوات سێهمیانە بێت لە خواردنەکانە ڕیشاڵی تیابێت میوە و سەوزەی تیابێت تەنها خواردنی پرۆسست فود نەبێ ینی خواردنە فاسفودەکان و معلباتەکان ئەم بابەتانە نەبێت چوارەمیشیان ئەو کەسانی کە ژیانە سیدنتری لایفستایلە بۆ بنە مۆزەفە لە ئۆفیسە بەردەوام جوڵیان هەبێت ینی هەر دانیشتن نەبێت پێکاتە کاربۆنیتەکان وەکو چاو قاوە بیپسیونەسە لە ئەم بابەتانە ئەبێ کەم بکەنەوە کەسێک مەشروب بەخوا دەبێ مەشروبەکە واز لێ بێنیان کەمی بکاتەوە کەسێک جگەرە ئەکێشە جگەرەشێکێکە لە هۆکارەکان ئەبێ واز لە جگەرە بێ ئەمانە ئەبێت تاقی بکاتەوە بەڵام بەشە گرنگەکەی کە زۆربەی کات لە نەخۆشە ئایبینین بریتێ لە حساسی خواردن حساسیتێکە کە لە پشکینەکانە دەرناکەوێت بەڵام لە نەخۆشەکە بە تەجروبە دەرەکەوێت بۆ منە زۆرجار هەیە دکتۆر ئاوات پرسیار لە سەرەتای تەمەنیەکەیت ئەڵێ لە مناڵی وڵا سکشوونێکی هەبوو 6 مانگ دکتۆر گەنمی لە مەمنوعەکە چاک بوویەوە بەڵام لە 10 ساڵی ئیتر گوێی ببینە دەستی پێکردەوە مەسەلەی حساستی گەنم بۆی هەیە بە شێوەیەکی کەم بێت تاوەکو باوانیش بڕوات یان بۆ منە کەسەکە 70 ساڵێت تۆزێک نیشانی هەرتیان ماوە لەبەرەوە گرنگە مەسەلەی فود ئەلەرژی بەست نەخۆشیەکە نیە بەس هەستیارێکی ئەمە بەست ئەمەستم ئاخر بە شێوەی گرژی قۆڵۆن تەشخیصەکرێت لە کۆتایی گرژی قۆڵۆن بەشێکی گەورە دوای ئەوەی کە نەخۆشەکە ئەبینین و چاودێریەکەیت بەشێکی گەورەی هۆکارەکانی گرژی قۆڵۆن حساسیە بە خواردن ئیتر حساسەکان جار هەیە ئەم خواردانێکەوە مادێک لە مادەکانی ئەسپرینیان تێکە لە سەوزەواتەکانە هەن ئەبینی ئەمانەی لە مەمنوعەکەی چاکە بێت هەندێکەیە بێنزمیک ئەسید کە لە جۆرێک لە جۆرەکانی میوە هەیە مەمنوعەکەی باشە بێتەوە لەبەرەوە فود ئەلەرژی کە بەشێکی گرنگە لە چارەسەرەکان ئەبێ نەخۆشەکە خۆی وەکو خۆت باست کرد لەگەڵ دکتۆرەکە بێت فود ئەلەرژیەکە بەشێک بێت مەسەلەی حاڵەتی دەرونی ئەبێ چارەسەری بۆ ئەگرێت و دکتۆری پزیشکی پسپۆرش هەنا دەرونیش ببینە لەبەرەوەی یەکێک لە نیشانەکانی گرژی قۆڵۆنە لەوانەیە کەسەکە کەساتی قەلەقی گشتی هەبێت جنەڵ ئەنگزایەتی بێت لە زمنی ئەو چارەسەری دەرونی چارەسەری گرژی قۆڵۆنەکەشی پێ ئەکرێت باش گرژی کۆڵۆن ئازارەکەی بە جۆرێکە کە شەو لە خەو خەبەرت کاتەوە ئەجا ئالارم فیچەرەکان لێرە دێتەوە گرژی قۆڵۆن نابێشان خەبەرت کاتەوە هەر کاتە خەبەرت کاتەوە ئەبێ پشکەرینی زیاتر بکەیت بۆ ئەوی دڵنیا بێت کیش کە گرفتەی تریەکە ئەم وەکو باسمان کرد کۆلۆن کانسەرە شەرپەنجەی کۆلۆن کێکێکە لە گرفتەکان لە جیهانە ئێستا پێشتر سکرینی پشکرینی پێشوەختە لە 50 ساڵی ئەکرێت ئێستا خراوەتە 55 ساڵ هەموو کەسێ تەمەنی گەشتە 45 ساڵ بێ پشکرینی نازور بکات ئەو کەسانی کە لە نازور ئەترسن بە دیری نازۆر هەیە کە پێدرێت سیتی کۆلۆنۆگرافی کە بە شێوەی سیتی سکان ئەکرێت ئەبێت لە 45 ساڵێ دەست پێ بکە ئەگەر پاک بوو دوای 10 ساڵێتر دووبارەی کاتەوە هەموو ساڵێ پشکرین لە پیسایی ئەکات کە دڵنیا بێت کە پێک خوێنیان پێکاتی خوێن لە پیساییەکانێت ئەمە خاڵێکی گرنگە دووهەمیان هەر کەسێک تووشی نیشانەی ئازاری سک و خوێنی کەم بوو ئەومانەوێ گرفتێکی جدیتری هەیە لە گرژی قۆڵۆن بێچارە سەریکە هەر کەسێک نیشانەی گرژی قۆڵۆن و کێشی دابەزیمانەوەی گرفتەکە جدیترە لە گرژی قۆڵۆن بێ چارەسەری بکات ینی پزیشکی پسپۆر ببینێنە لە خۆ بچە چارەسە حەبێک وەگرێت هەر کەسێک نیشانەی گرژی قۆڵۆنی هەبوو هێڵنج ڕشانەوەی هەبوو ئەمە ئەبێ پزیشک ببینە هەر کەسێک گرژی قۆڵۆن هەبوو لە سەرەتای چەند ڕۆژەکە نیشانەتی دەرکەوتەوە و سکچوونی هەیە یان قەبزیەکی توندی هەیە ئەمە ئەبێ پزیشکی هەروەها تەمەن گرنگە 50 ساڵە و نیشانی هەبێ ئەبێ ببینێت
یەکێک لەو خاڵەنش کە گرنگە ئازار شاوان خەبەری بکاتەوە مانەوێ ئۆرگانیکە ینی گرفتێک لە کۆلۆنەکە هەیە شاوان خەبەریەکاتەوە تەنها گریشی قۆلۆنەکە نیە ئەبێ پشکنین کار باشترین پشکنین وەکو باسمان کرد ناسوود قۆلۆنە بەدیلەکەی بریتە لە سیتیسکان بێگومان پزیشکی هەناویش بیان بینێت وەکو پسپۆڕێک پزیشکی هەناوی ئێستا خۆشببختانە پزیشکی تایبەتمان بە هەر سوجگەریش هەیە ئەم دوو پزیشکە ئەیبینن بەڵام بەداخەوە بینین کەسەکە ئەچیتە پزیشکێک پسپۆری تر بینین کە ناگا بە تەشخیص هەندێک چارەسەریاتێ ئەمە گرفتەی بۆ دروستەکات کەواتە ئومێد دەکەین هەموو لایەکتان دوور بن لە ئازار و پێچیسک و ناڕەحەتی ئومێد دەکەین کە توانی بەتوان زۆربەی پرسیارەکانی بەڕێستان وەڵام بینەوە ئێمە بەم بڕگانە و بەم جۆرە لەگەڵتان بەردەوامە بین کە ڕۆژانە یاخود هەفتەی چەند ڕۆژێک لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئێمە بەرنامەکە ڕاستەخۆ بۆتانە گوازینەوە بۆی کێوەژ ڕێی کۆمنتەوە بەشدار بن لەگەڵمانە سپاسی بەڕێز دکتۆر سوارەکەین بۆ زانیارە وردانە ئێوەش خواگەدارتان بێ و هەر بە سەلامەتی بتان بینین.